سروک امریکا جو بایدن به حزبونا پارتی آخا پیروز دکه پشتی سرکفتنا سیناتور دموکرات لولایت جورجیا. هدف لترکیه بالا هر دو هوالبندین دستلات و اپوزیسیون جبو هلبجارتن سالا به دکشینه. امریکا رخنین تند آراسی روسیا دکه لدور سپاندنا بندین تند دجی چالکوان جواکا LGBTI+. ام کادتان شاد خوش هاتنوا کرد کنشل لدنگی امریکا لواشنطن حوتی بیانی روزی چوارشنبه من داخلی شمول لگل هاوکارم صالح دمیجر هیوای کاتی کی خوشتان بود خوازیم. ام برنامه خوش امریکای دست پیدا کن. سروک امریکا جو بایدن ورگرتنا به حزبونا ورگرتنا پرانیا پارتیا خواه پیروز کرد پشتی سرکفتنا سیناتور دموکرات رافائل وارناک ده هلبجارتنین دوباره کرنه ده لولایت جورجیای. لگوری پیشبینین تورن تلویزیونی وارناک بر بجار کوماری هرشل واکر سرک بری فوتبال و آلیگیر سروک بری دونالد ترامپ تک بر سرکفتنا وارناک پرانیا دموکراتان یا کم 51 برانبر نه ده سیناتوی امریکا دا پشتراست دکه لعف سرکفتن ده هلبجارتنان ده هفسنگی هزه لسیناتوی ناگوهرینه جبرکو دموکراتان بره ده حشت مجدار ده او کنترول کربو ورناکه 53 سالی و واکر 6 سالی هر دو جی افریقیان امریکینه و تفلی دوباره کرنا هلبجارتنان بون پشتیوان نکاری بو ریجه 5 سدیه دنگان ورگرن. سیناتوری دموکرات رافائل وارنوک لا هبرجاردنی خولی دومی جورجیا دا دوینی سیشمه لا هرشل واکری رکابری کماریکان برده و امش دلنیاییه که زورینه دموکراتکان لا انجمنی سیناتور دا ماوی سروکاتی جو بایدن دا بردوام دبی. واکر دلنگانی کی شوی سیشمه و دوای درکوتنی انجامکان بو پشتیوانانی کماری قصه کدو گمانی خصصر انجامکان بالام داوا للانگرکانی کرد که باوریان با امریکا و به دستوری امریکا هبیتو لهم شتیگ زیادرش باوریان به برپرسانی هلبجدراوی امریکان هبیتن سرکوتنی دموکراتکان لجورجیا که گورپانی شری 2 سال بود دوای سرکوتنی وارنوک و جان اوسفی هاوری که دو دموکراتی جورجیا بون لهلبجاردنی دومی سالی 2021 دابون تنها چند مانگی دوای اوی که جو بایدن سروکی امریکا هلبجدرا. و سروک جو بایدن روزا سهشنبه پسنا و گراندنا پیشسازیان بو امریکای داد دمکی دا کو یک جمزنترین کمپانیین چکرنا چیپن جیهانه گوت او و برهنان خواه لور دگهین 40 میلیارد دلاری کو دیروکی دا ناف کمپانیین هری مزنده کمپانیا تایوانی یا چکرنا چیپان TSMC دویجه پرین و دو کارگه نوین ولایت آریزونا ورن خرج کرن بایدن گشته که دنوا پروژه دا کرو گوت کو او هزه که جبوشیانا امریکایا برهمهنانا چیپن پیشکتی دناو آخا امریکای دا وی گوت TSMC لأریزونای 40 میلیارد دلار و برهنان دیکه که دیروکا ولایت دا و برهنانا بیانیا هری مزنه زیده 10,000 کارین آوا کرنه و 10,000 کارین تکنولوژیا پیشکتی دی بین آفراندن. لەگەڵ ئەوەی کە دوو بە تەمەنترین سەرۆکەکانی ئەمریکا بەنیازن لە ساڵی 2024دا کێبرکی لەسەر ئەو پۆستە بکەنەوە ئەمریکیەکان پرسیار دەکەن چ تەمەنێک زۆرە بۆ کەسێک سەرکردایەتی وڵات بکاتن کە تەمەنی یاسایی بۆ خۆکاندیدکردن بۆ ئەم پۆستە 30 ساڵە بەڵام ڕاستیەکیش هەیە کاتی سەرۆکاتی تەواو دەبێت سەرۆک زۆر پیرتر دیار دەبێت. د سیاست ده تمن هر جماره اوه بابت مشتومره هزرا برسوا جو بایدن یا ویداویه بکه لسر شیانا تندرستیاوی بو سروکاتیه از گلک باشم چه تشت نهاتیه گوهرتن تندرستیا من باشه هون دزانن از لبندیمه گو 58 سالی اجدایک بون آخواه پیروز بکم جدا جحنکان نها بایدن 8 سالیه
ئەو دەبە بە تەمەنترین سەرۆکێ بە ئاوایەکی دیموکراتیک هاتیە هەڵبژارتن لە جیهانێ. هەڤڕکێ ویە هەرێ مەزن سەرۆکێ بەرێ ئەمریکا دۆناڵد ترامپ 76 ساڵیە و حتا مەها بێت دەسەڵاتداریە سێەم یا ئەمریکا نانسی پلۆسی 82 ساڵیە. وێ vêdawiyê ragehand ku wê dest ji erka xwe berde. Ez di Kongresa Dehatî de ji bo rêberatiya Dîmokratan carekadî xwe berbijar nakem. Demê hindê ku nifşêno û pêşengiya Dîmokratan bikin. Ez ya keyfxweş im ku gelek kes hene amade ne vî erkê dijwar bistoyê xwe vebigirin. Dîroknaz dibêjin demeke dirêje temen di siyaseta bilind ya Amerîka de weke çek hatiye bikarînan. Çekek ku ji aliyê her kesî ve tê bikarînan. Davê pirsê bînin gorê ka gelo dijber dikarin rûberûyê astengên karên dijwar bibin. Şehrezad dibêjin pirsgirêka mezintir ew e karîgeriya rêberên bi temen di qata siyasetê de. Pirsgirêka wan rêberên ku dixwazin demeke dirêj di desalatê de bimînin ew e ku ew naxwazin kesên karîgeriyên navûsere amade bikin ji ber ku ditirsin cihê wan bigirin. Lewra em ê di nav gelek partiyên me de bibînin kesên 40 salî şûna kesên 70 salî bigirin. Hindek kandîdên bi temen dibêjin em hêj di rewşeke baş de ne. Alîgirên Trump dibêjin ew kêr serokatiyê têk, ew Biden e ku lawaz e. İddiayên her dukan babetê miştûmirê ye. Te pêdivî şehrezaya kesekî heye ku gelek caran di kuşka spî dabûye. Ev ca demê tu behsa sexlemiya Trumpê dikî, te pêdivî pend û şehrezaya wî heye. Trump bi wê bawerê ye ku temen bes jimare ye û dibêjit gelek kes di temenê heştî yan jî nod saliyê de ne. Lê hêj baş û li ser xwe ne. Lê Biden neyek ji wan e. Di rastiyê de jiyan ji heştî saliyê dest pê dike. Navenda kontrolkirin û rêgirtina nexweşiyan dibêje rêjeya jiyê Emerîkiyan 76 salin. Sûrî dibêje ciyawaziya temenê bilind navbera dengderan û berbijêran pirsgirêkan derdixe holê. Yek ji zehmetiyên Biden ew e ku ew bi temen ji rêjeya dengdarê demokrat mezintir e. Me dît ku gelek gencan di hilbijartinên nîvdemî de deng dan, lê ew dengdan ne destxweşî bû ji bo Biden. Rastî jî ew e ku di serokatiya Amerîka de serok zî pîr dibin. Ferz ke ev kese 46 salî ye û ev e 47 salî ye û piştî 8 salan berê xwe bidewan ku di nav erkeke dijwar li cîhanê de ne. Ew jî serokatiya Amerîkaya. Raporta Anita Powell, Helen Cindy, dengê Amerîka. Polanda bi sedan tankên K2 Black Panther yên kompaniya Hyundai Rotem û topavêjên K9 Thunder yên kompaniya Hanha Defense dikire radestkirina barê şandina barê yekemî tank û topavêjan ji Korya Başûr ew di çarçoveya peymana ku di havînê de hatibû îmzekirin de ye. Agahiyên bêhtir di vê raportê de. ڕۆژی سێشەمە ئەندرێژ دوودا سەرۆکی پۆڵەندا وەزیری بەرگری وڵاتەکەیان گەیاندنی یەکەمباری تانک و هۆڤزەریان لە کۆریای باشوورەوە وەرگرت و ستایشی جێبەجێکردنی خێرای ڕێکەوتنەکەیان کرد کە لە هاویندا واژۆکرا لە بەرامبەر شەڕی ئۆکرانیای دراوسێدا. دوودا و ماریۆس بلاسچاک لە بەندەری گدینایی هێزی دەریایی پۆڵەندا بوون لە کەنارەکانی بالتیک بۆ ئەوەی بە بۆنەی هاتنی یەکەم دەتانکی بلاک پانتەر کەیتو لە ڕێگەی دەریاوە لەگەڵ 24 هاوزەری کەیناین لە گرێبەستێکی 5.8 میلیارد دۆلاریدا لەگەڵ ئیسیۆلدا پێشوازی لێ بکەن. ئەوان جەختیان لەوە کردەوە کە کۆریای باشوور بە خێرایی وەڵامی پێویستی پۆڵەندای داوەتەوە کە وڵاتێکی یەکێتی ئەوروپایە بۆ بەپەلە دابینکردنی چەک بۆ ڕێگریکردن لە رووسیا و توانای بەرگری خۆی لە کاتێکدا رووسیا لە ئۆکرانیا شەڕێکی بەرپا کردووە کە تەنها لەودی و سنووری ڕۆژهەڵاتی پۆڵەنداوە. ئامانجی هاوبەشمان هەیە. ئامانجی هاوبەشمان بنیاتنانی پەیوەندیەکانی پۆڵەندا و کۆریایە. ئامانجی هاوبەشمان بەهێزکردنی هێزە چەکدارەکانی جیهانی ئازادە. چونکە ئەو جۆرە هێزە چەکدارانە دەتوانن هەم هێزەکانی کۆریای باشوور و هەم هێزە چەکدارەکانی پۆڵەندا لە خۆ بگرن. پلانی گەیاندنی زیاتری چەک و جبەخانی سەربازی تا ساڵی 2025 بەردەوام دەبێت. Tylko bohaterstwo żołnierza. تەنها قارەمانەتی سەربازێک کە بە چەکی مۆدێرن و کاریگەر تیارکراوە توانای وەستاندنی چاوچنۆکی ئیمپراتۆریەکانی رووسیا و دڕندەی رووسیای هەیە.
گرێبەستەکە مشق و ڕاهێنان و لۆجستیک و تەقەمەنی لە خۆ دەگرێت. 저는 방위 사업 청장으로서 وەک وەزیری چەک باوەڕێکی بکەم بەباشی تانکی کێ2 و هۆفیتزەری کێ9 هەیە. ئەم ئامێرە بەهۆی مانەوە و جوڵایی نەک تەنها لە کوریای باشوور بەڵکو لە زۆر گۆشەی جیان خۆی سەلماندووە، زۆر گرنگ و پڕبایەخە. هاوکات حکوومەتەکەی پۆڵندا لە واشۆ فڕۆکەی جەنگی FA50 کۆریا دەکرێت کە فڕۆکەیەکی کێشسووکە بۆ مەشقکردن و شەڕ کە بە هاوبەشی لەلایەن کۆمپانیای کۆریای ئارسیۆپیس لۆکهێت مارتنەوە دروستکراوە بە نزیکەی 3 ملیارد دلار. هەروەها پۆڵندا بە دوای گواستنەوەی تەکنۆلۆژیادا دەگەڕێت بۆ ئەوەی بتوانێت بەرهەمێنان لە ناو خۆدا دەست پێ بکات. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە تورکیا دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆن وەکو یەک چاویان لە دەنگی پارتی دموکراتی گەلان هەدەپەیە، بەڵام ئەم هەردوو لایەنە سیاسی تورکیا حەز ناکەن ڕاستەوخۆ دانوستان و پەیوەندی لەگەڵ ئەم پارتە سیاسی زۆرینەی کورد بکەن، لە هەمان کاتیشدا حەز ناکەن خۆیان لێ دوورخەن کە هەدەپەش ئەمەی بەدەرفەت دەزانی کە ئەم بابەتە بیکە بە کارتێکی فشار. پەیامەری دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر لە ئەنکەرە ئەم راپۆرتەی نردووە. هەلبژارتنا ترکیە هێکە ڕەوشەکە دەر ئاسایی نەبێ وێ دە حەزیرانە 2023دا وەرەچێکردن. لە گۆری لێکۆلینان ئیتفاقا کۆمەری و ئیتفاقا ملت بە تەنا سەری خۆ نکارە سەرکەرتی ببێ. لەبەروی ژی هەردوو ئیتفاقژی پێویستی بە دەنگێ HDP دەبینن. Di nav salên dawî da desthilatî herçiqas li ser HDP êrîşan bînê jî lê di meha borî da gava li gel HDP hevdîtin çêkir, ev yek jî di nav tevahaya siyaseta Tirkiye da bû sedama nîqaşên nû. Serokê Lêkolîna Makê Mehmet Alî Kulat vê yekê bi lawazbûna hikûmetê va dibestîne. Ew amaje dike ku ev hevdîtin di nav AKP da di asta herî bilind da hatiye çêkirin. Cumhur İttifakı uzunca bir süre HDP'ye demediğini bırak. Desthilatî demek dirêj ser MHP ji HDP her cure hekaret kir. Li îro em dibînin ku li gel HDP AKP hevdîtinekî cidî çêkir. Rastî li vê derê dikarim bêjim ku sê nav. Vezîrê Dadê serokê gruba AKP û yê din jî alîkarê serokê gruba AKP'yê. Ew jî tê wê wateyê ku pêwîstiya desthilatiyê bi HDP heye. Konsey anlaşmamızı bozduk. Piştî operasyonên ku li Bakurê Sûriye û Herêma Kurdistanê hatin çêkirin, hevdîtinên AKP û HDP jî rawestiya. Lê opozisyon herçiqas vê yekê wek taktikên hilbijartinê yê AKP bibîne jî lê pejirandina pirsgirêka Kurd di vî warî da girîng dibîne. Alîkara serokê giştî yê Devayê Senem Oktar da de xuyakirin ku li ber bi rojevbûna pirsgirêka Kurd eva girîng e. Mevcut iktidar bir süredir hani Kürt sorunu yok, öyle bir şey yok. Desthilatî demek dirêje ku dibêje pirsgirêkeke Kurd tinane. Problemek wiha nemaye. Ev ziman ji xek çareseriyekî nayne. Li me hevdît ku ev zimanê xigorandin û bi HDP re jî hevdîtin çêkirin. Ez vê bi nêzîkbûna hilbijartinê ve girê didim. Lê disa jî bo pêjirandina pirsgirêka Kurd eva girîng e. Çözüm özgür ifadede Girtina HDP ana di makezagona Tirkiye da tê dîtin. Li ber vî jî rewşa HDP wê di rojên pêşiya me da çi bibe di nav nediyariyekê da ye. Lê him desthilatî û him jî opozisyon tevayî fokusa xwe dane ser dengên HDP. HDP jî di vî warî da hin kartên xwe dixwaze li hemberî wan bikarbîne. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. Li çarçoya helmeta hilbijartinên seroktî û parlemanî de diyara Kurdên Tirkiye bênerînên ciyawaz tevlî mijarên nakokên wî welatî dibin. Di nav de jî HDP ku di navbera rêkeftina komarî ya desthilatê û rêkeftina millet ya opozisyonê de xwe wekû alîkî sêyem dide naskirin. Ji bo şirvekirina vê mijarê niha mamoste Roji Grason rêveberê navenda rawest ya lêkolînan ji Amedê bêmere ye. Dem baş mamoste Roji li gor şopandina te Kurd çawa xwe ji hilbijartinan re amade dikin? Dem baş.
بله نها امزانن کو ترکیه دبلوک هنه دبلوک یک اپوزیسیون یا دیتر دستلاتدار yani اتفاقا جمهور عالیه که به اتفاقا ملت انجیان بجنه اتفاقا ماسه شش پارتین اپوزیسیونه و bekte عالیه که دسکنن جبلی ویجی ام بجن پارچه که مزن HDP هه HDP نزی اپوزیسیونه دسکنه لبله حتی نها ام بجن هلوست اخوه کفش نشان ندایه لبله نها دما ام چینه هلبجارتنه هلبجارین کرد دو HDP کسین کو دنگ پاددن HDP هلبجارین کرد ام دبینیم کو دجایتی آوایا پیشبر اردوغان پیشبر سرکومار اردوغان تونده زیده و نها هلوست واین دنگ داینه لسر و دسکنه لبله چه دبکو اگر اتفاقا ملت دمک نزده لسر پرسا کرد آنجا بجین پیوندی خوی HDP باش ریبه نبه احتمالک دیجیتی آخافتن کو کرد نوترالیزه ببین آنجی نچن سر صندوقا آنجی وقت و امتکارین دیسا بینین زمان نامزتی خوا درخینن باشه ما مستد و سیناریویه دا و دمه HDP چی قصد کاره ام ببینن HDP وکو پارتیه که آلیگرا کردین ترکیه خود دل ناسین و دمه چی قصد کاره آلی پارتیین کرد اوین کل گل و نرین وان جیاوازن چاوت کاره وان لدورا خو کن بکه بله نها امزانین کو پارتیین جبلی HDP باکوره کردستان و ترکیه لعالی هلبجیران و دنگ وان زدن اینه یعنی حیانها حق پر هبو نزی 100,000 رای استانده بو دنگ استانده بو لبلی نها اوجی نکاره بکه هلبجارتنا جبلی و پارتیین بچوکیم کردستانی به همو زدتر وکی کومله کنه نه وک پارتیه کنه او از باورم کن نوابانده نیوی اتفاقی که HDP را بکنی جو اتفاقی که ویا بردوام هه لبله عالی دنگی و زیادتر لعالی سینرژی که و اتفاقا و پارتیین هنه HDP را معنی که داده بتنی سری خواه دنگام و چواته و اتفاقی آنجی هاتنا ویان نه HDP معنی که ناده باشه ما مسته یعنی تبحث اتفاق وقتی از باور تبحث اتفاق او بگره کفتنا کدو دموکراسی دیکی کو HDP هنه کی دما هلبجارتنین بری دما کو ام بيجن پشتگیری دان اکرم امام اوغلو استانبول پشترا تو پشتگیری که وها ورنگرتن درباره مافین کردان ده و دمه و اگر ام بدن برچوان دی راپورتا پامنر مجی بحثا که کو هر دو رکفتن جی دخوازن هدف بالی خو بخن و دمه هدف د کار چه بسپینه سروی کی یعنی چاوا وی کی بوکو درفت به کار بینه بله نه هلبجارتنا هرمی یعنی 2019 یان هلبجارین کرد تمامی نه تنه یک کسان دنگ خداین HDP'یم بره دنگ خداین آخ پارتیه جی مدید کو نه تنه استانبول انقره مرسین آدانا آنتالیا وان باجار متروپولین ترکیه دنگ خدان هلبجارین دنگ خدان نامزتن اپوزیسیونه دان نامزتن CHP بسرکتن به دنگ کردان سرکتن لیامزانن کو ویدمی اپوزیسیونه اف نامزتن ها چو وعدن جبو کردایتیه جبو مافین کردا نه آنین زمان هلبجرین کردجی یعنی جیم بجینه HDP چو بازار نکر ام تکاریم بجینه کو ارزانی چون yani denge wan erzani çû lê niha hilbijerên Kurd jî HDP jî dibêje me carekê me ciza kir yani me desthilatdarî ciza kir tenê niha em bi helwesta cizakirinê em dengê xwe nadîn opozisyonê lazim e ku xelatek hebe yani ew motivasyona cizakirinê ma aliyekê niha lazim e ku opozisyon anji em bêjin serokê komarê ya opozisyonê ji bo Kurdan ji bo mafê Kurdan hin tişta bêje yani ev mafên he em bêjin ne mafên
پروسسک یا دما داوین یان بجینه مافین ماجورن مافین ام تکاریم بجیم مینور یعنی مثلا تکاره لدربار زمان کردی ده چی بجه مافین کردان ده چی بجه دیسا تکاره آلی ناسینا ولاتیه یا مکگازونه ده چی بجه دستلاتا بنگهین ده موزانین یا ترکیه ده بجه کوی کسین به آلی herkes ile Türkiye'de jiu hem velatiye Türkiye herkes Türkiye. Mesela li aliyu aliye zaman hind kare hin xwestekin hilbijerên Kurd opozisyon bine zaman wî demî hem HDP kare dengê xwe bide li tenê ne dengê hilbijerên HDP em zanîn ku gelek dengderên dengê xwe didin AK Partiye Kurdên wisa jî hene ew jî niha ji AK Partiye dûr ketîne تبحث ما مستروج ام دزان کو حتی راپورا پیامنری ما ایوب دمیر دجیم ایوان کیوی بحثا کیکر کو هدف بری دمک تدید کمبونک به ام ببیجن آکب ببوره به هدف را چیکر بون جبو کو نظام هولدانک بو جبو ریکفتنک یعنی دست پیکرنا آخافتنا بود ناویناوان دوام زانن کو هدف جی بری دمک کمبول گل هن پارتین کردیجی کربون هون وکو ناوندک لیکولینان دانه الجم و هدف لکی داره دبینن چواد کار خو بخلکی بده ناسکرن یانجی ناوا و هفسنگیا ام بیجن ناوینا هر دو آریا جه خو کد بینه هدف بله يعني ام زلال باخ بين تشتا راست هدف خو نزي اوبوزيسيون دبينه يعني موتيفاسيون هدف يا ريبرين هدف بارلمانترين هدف موتيفاسيون ويا هري مزن ام تكارم بجنه كو تشوينا اردوغان لی اوپوزیسیون جاره کدن ما مسته اوجی پیناسینه به موافق کردان نکه هر وکود سلاته نوایه بله يعني لازنها از هلوستا هدف دبجما يعني موتيفاسيون هدف از دنرخينم لبل هدف جي نعاليك يعني مزانين هدف كواليسيونك مزنه لفي كواليسيون دم فكره جدا نرين جدا هنا يعني يا موتيفاسيون هري داوي يا قزنج كردان aslında بجنه لتشوينا اردوغان ده دبينن هنا بلوكك دي او بلوك نوكي في بلوك هزه بهزه لبل ام دبينن كو اوجي دبجن بازارا اتفاقا جمهوري يعني اتفاقا ملتي کیجان زیادتر موافق بده کرده او بوار ببوره ما مسلم دمامکی ما روج گراسون ریوبر ناوند راوستیا لیکولنان جا آمدی تو مراوی گلک سپاس بوان آگاهیان پاس باش هر لترکیا دمینین و هزاران زندانی سیاسی هن که دیان سالا لزندان کان دانیه که کلوانه عبدالسلام آلتین داگا که بتومتی پیوندی به پککای و زندان کراوه استا ام کسایتی نخوشی دلیه و هر دی تندرستیش خرابتر دبتن پیامنری دنگی امریکا خدجان فارقین ام راپورتا لنباره وی ناردوه برای اینجی Altındağ Abdülselam bir sene salın kuş doza PKK girtiye o nexweşe. Piştî 17 sala diya min çû görüş Allahê xwe. Lê belê diya min wisa destê birayê min dikir devê xwe kî wisa paş dikir pê vê hesretê ew xwesa salmaye. İncî ji bo wî ji salek zêdetir di nav nobeta edaletê de cî digire û ji bo hemî girtiyên nexweş ên siyasî doza edaletê dikin. İncî bîsûneh salin pênaber diçe serdana birayê xwe dest nîşan dike ku dayika wê felcî bûye û 18 salan kurê xwe nedîtiye û dibêje dayika wê bi derd û kulan koça dawî kir. Xwezir îdamê xwe nedane helandin wê çexê wan zar yemeyê ku îdam cezasî xweste bûna wan îdam kirine. Semedî çi dibêjim tedê gotinka pir zor e gotinka pir zehmetî lê belê îro hem wan îdam kirin hem aile idam kirin bu ara. İro li ber çehve aile darê tu dibînî kî way rob li ber te dimirin rob li ber mirinê darin ew daha zor e. Sê xweş ku birabûne lê du birayê wê şervanê PKK di pevçûnan de hatine kuştin. İncî dibêje ku birayê Abdülselam yadîgerê dê û bavê ye û naxoze ku miriyê wî ji kirtîgehê derkeve. İncî dayika xortek otîzmî ye. Kurê 24 salî ye lê hefte sê caran dema ku bi malbatên girtiyan ra diçe çalakî edaletê kurê xwe li malê dihêle û dibêje ku heta tê malê dilê wê di destê de davêje. Ditirse ku tiştek bi serê kurê wê were. Dikim hundur derî li ser kilî dikim
دارم görüşü از حتی نیش görüşü تیم از پر اکتم ابیم acaba deri ve ki یک tondurda tişki bine serim. Güven veren ve erişilebilir bir adalet. Wezîrê Berê Dadê Abdulhamid Gül par di serdana Amedê de gotibû reformek dadgeriyê amade dikin û pandemiyê de 8,000 girtiyên adlî berdabûn lê girtiyên siyasî li derve hatbûn hiştin. Malbatên girtiyên nexweş ên siyasî 27 mijdara 2021 da li baroya Amedê dest bi nobeta edaletê kirin û heftê sê rojan li pêş girtîgehê adliye û saziya tiba adlî daxuyaniyan didin, bang dikin û dixwazin bala raya giştî bixşînin ser girtiyên nexweş. Sala me qediya em çalakiya nobeta edaletê dane. Em heq dixwazin, em hiqûqê dixwazin, em edaletê dixwazin. دهازی هنیزی تعدی و ظلمی زیده سر زاروکی متکا زاروکی متخل هر وسا دخوازن کو زحتن سرگرتیان بداوی ببه. لگوری دانین کمال مافی مروان لگرتیگهین ترکیه 605 ایگران 1500 گرتی نخوشنه. پارلمانتری HDP Ömer Faruk Gergerlioğlu بداخوینی اکرا گهاندگو ناف سالکتا 73 گرتی لگرتیگهین ترکیه مرنه. وزیر دادی بکر بوزدا گفت اوج بو گرتی نخوش یاسایک آماده کن و چاوی به هزاران مالباتان و گرتین سیاسی نخوش لبه یاسایه. دوی جغرافیا هانی ده ازو یک براکی مانه لبلی از بمرن آوی برای هانی نخوازم. حاجی جان فاقین دنگ امریکا آمد. برپرسین امریکی و ین هزین سوریه دموکرات هسته دبیجن ایریشن ترکیه لسوریه کدا 10 سال شر دجی داعش تک دبه لکامپا روژی اف یک باش دیاره و دیاره مالباتین داعش لکامپه لهویا ایریشک ترکیه نه پامنری ملقامشلو راپورت که کامپا روژ الهریما دیریکه یا باکوری سوریه گونیزی کی 10500 کس گونوت و 7 جوان جن و زاروکên malbatên Daişê بخاسی 20 kilometran dûrî sînorê Tirkiyeyê. Rûştvanên vê kampê dengê top û balafirên Tirkiyê de êrişa 19 mehê de û şûn de li ser herêma Dêrikê dibihîstin. Jineke Daişê Rûsî dibêje. Erê wan dibihîst û hêvî dikin got Tirkiye êriş bike da ku karibin birevin. هم ليس مشكلة وين نروح هيك عارف؟ گرینگ ام درکبن برون سوریه با ترکیه با نخمه یا گرینگ امش برزگار ببن. هذا كلام هذا مشان هذا هم هيك عارف؟ êrişa herî nêzîkî kampeya ser gundê Teqilbeq li Qaraçoxê pêk dihat. Hin jinên Daişê dibêjin got ewên xweguhertine pir bi tirsin ji êrişeke Tirkiye. Li gorî vê keça Iraqî dê bi êrişa Tirkiye re wê jinên Daişê êrişê bînin ser jinên got xweguhertine û ji hişê Daişê xwarizgar kirine. يقولوا في ناس منهم يقولوا لا احنا ما ين وكمن خو هرتنا ام بترسن جايريشا تركيا ين دند بيجنا ام لهيفيا ايريشا تركيانا وامي اليكاريا وان بكن كمان اذا صار شيء لهرمن كردن سوريا دو كامبن سركه گونيزيكي 6000 جن و زاروكين داعش اللي هاتنا بجهكرن هنا هر وها 27 گرتيگه گو 12000 گرتين داعش اللي گرتينه ايريشن تركيا لغوري كاربدستن امريكي و هسدي دي كدا 10 سال شر داعش تيك ببه لكامبا روش اف يك باش دياره گو ايريشن تركيا هێوی دایە مالباتên Daişê. Ev derkampa roja gokemî 2 kilometran dûrî Qereçoxêye got di şeva 19 mehê de artêşa Tirkiyeyê bi balafiran êrîş anî ser. Jinên Daişê li vê derê dengê wan êrîşan bihîstin. Hin ji wan hêvî kirin got êrîş li ser kampê jî çê bibe da ku derfeta revê hebe. Hin ji wan jî nexwestin got ev êrîş pêk were. Zana Umer dengê Amerîka kampa roj. وزارت دربه امریکا به تندی رخنه لسروکی روسیا ولادیمیر پوتین کر لدور امضا کردن یاسایی که به تندی چالاکین جواکا LGBTI+ لروسیای سینودار دیگه. اف بیوان لسر یاسایی که سال 2013 آواده به که قدخه انداتینه سر چالاکین که برپرسین روسی و که پروپاگاندایا تکلین زایندی نکفن شوپی جه کسی نوگهشتی را بناو دکن یاسای نو و قدخه برفرهتر دکه جبو بلاف کرنا وان آگاهیان جه کسین 18 سالی و مزنتر راجی. پیواری وزارت دربه یا امریکای نت پرایس گوت یاسای دربه که دنا گرانه جبو آزادیا دربرین لروسیای لعالی کدن پرایس گوت هفته یا بید امریکا هول بده که ایرانی جه کمیسیون جنان نتوینی گرتی درخه.
ئایەت الله علی خامەنی ڕێبەری باڵای ئێران ئەم ڕۆسی شەمە داوای بنیاتنانەوەی شۆڕەشگێڕانەی سیستەمی کەلتوری وڵاتی کرد. میدیاکانی ئێران ئەم ڕاگەاندنەیاندا لە کاتێکدا کە خۆپیشاندنەکانی سەرتاسەری وڵات فشار دەخەنە سەردەسەڵاتداران. لە کۆبنەوەیەکدا لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی ڕۆشنبیری دەوڵەت خامنئی گوتی پێویستە شۆڕەش لە پێکهاتەی ڕۆشنبیری وڵاتدا بکرێت. ئەنجومەنی باڵا پێویستە ڕەچاوی لاوازیەکانی ڕۆشنبیری بکات کە لە بوارە جیاوازەکانی وڵاتدایە. چمە بەستێک بە دوای ئەم داوا کاریەیە چالاکی سیاسی سلێمان کەلەش لەگەڵماندا ڕاستەخۆ لە دانمارک. کاک سلێمان ئەم کاتت باش تێگەشتنی جەنابەت بۆ ئەم داواکاریە. گەلێک سپاس و سلااو و ڕێز بۆتە و بوو هاوکارێتە و ئەو کەسێک کە مە تەماشا دەکەن و گۆویستە منم ئەوەی کە ئەوڕۆ ڕێبەرێ شۆڕشە ئیرانێ عەلی خامنەیی کە باس دەکە مرۆڤ دکارە لە دوو ئالیاوە تەماشا بکە. یەک ئەوە کە دەبێجە دەبێ ئەم وێ ساختارە کە هەیە جارێکردنی بەر تەواوە دەرباز بکەن لە دەربازکردنەکە دەبێژە شۆڕشگێرانە. مرۆڤ دکارە ئالیە پۆزیتیڤە وێجی ببینە ئەگەر گۆرەکی ئەوکێ مرۆڤ هەرە پێش یاجی مرۆڤ دکارە بەرعەکسێ یانێ شۆڕشگەری یانێ ئەوە دەژە ئەنقلابی ڕەنگە بەرەو خراپترکردنێدا ببە یانێ وەختێ دەبێژن ئەنقلابی یانێ کەسێکە کە بەڕاستی باوەری بە ڕێبەرێ ئیرانی هەیە کەسێک کە وێ شۆڕشێ قبول دکە وێ قانونی قبول دکە ویلایەتی فەقیه قبول دکە یانێ دەبێت تونتر بن دەبێت تیشتر بن بۆ وێ هەندێک کە بۆ پاراستنا وێ سیستەمێ و وێ ڕێبەریە بەوێ هەندێ ئەس خوا لەوێ هەندێ دەترسم کە ئەو گوتنەوەی نە ئالی پۆزیتیڤ ئەوێدا دەبێژی دموکراسی گەڵخوابینە مافی مرۆڤ گەڵخوابینە تشتێکی وساستی لە نابینم بەلکە بەرە واژی دەبێژم منزورەوەی توندی و تیژە گەل ئەو باشە دەست یعنی ئەگەر بکرێت دەستکەوتەکان چی دەبن بۆ ئێران وەکو دەوڵەت یعنی مەبەستە ئەگەر ئەو گۆڕانکاریە یان ئەو شۆڕەشە لە سیستەمی کەلتوری وڵاتدا بکرێ چ دەستکەوتێک دەبێت بۆ ئێران؟ سیستما ئیرانێ لەگەڵ هەموو سیستمی دنیای ئەس دەکارم بێژم جیاوازە یا جدایە بۆتی تون ئەو سیستما لەسەر تشتێکی بنیات هەتیادانی ئەوژی تیە ویلایەتی فەقیه قانونی ئیسلامینە لە ئیسلامێدا لە قانونی ئیدئۆلۆژیکەی وسادە گۆڕانکاری نایکردن یعنی ئەگەر گۆڕانکاریەکێک بەرەو دموکراسی بێتەکردن مافی مرۆڤ بێتەکردن ئازادیەکە زێدە بێتەکردن گەلێک باشە ئەما ئەز ئەوێ لە ماهیەتا کۆمارە ئیسلامیدا نابینم کە بکارە ڕفۆرمەکە باش بکە بە قازانجی خەڵکی و ملت بە. باڵی یعنی کەواتە ئەم داواکاریە وەکو ئەوەی پێشترش پێشەند ڕۆژێکە بیستمان کە ئێران دەیەوێ پۆلیسی ئاکار هەڵوەشێنتەوە وەکو ئەوەیە کە خەڵک متمانەی پێ نییە؟ ئەس باوەڕ دەکەم دەبێ بسابە یانێ نەها ڤەزیەتە حکوومەتە ئیرانê ya sîstema Îranê bi rastî hatiye hejandin. Yanê tirşik û xofeke mezin ketiye nav karbidestê wê hikûmetê ewane gelek van leyîza ya van lîstûpe dikin ke bikarin hedeqel li vê merhelê derbaz bikin. Hindik xelkî aramtir bikin. Îca heyekî tiştekî dibêje. Îro mesela min dît xuşka Xameneî Kıdece salanı stal mı gote birayı xwa dengê xelkê bibîste ama birayê min dengê xelkê nabîste belki tenê dengê wan kesa dibîse ew kesê dorberê wî ne wî diparêze vek pastara vek ew organê dinê hikûmetê guhê xwe dide wan guhê xwe nade xelkê. Bevê hindê dibêjim yani ew lîstokin bu ewa ke ew şorişa ke hatî kirin û tête kirin dewama wê jî heye tenê xelkê hindik dilstar bike ya xelkê bi qewlê kurmanciya me bilewîne bixapîne. Balî. Ez jî zimanê xwe bikim kirmancî ez vê carî kirmancî pisyarî ji te bikim keke Silêman. Tu soran cawaba min de. Tu bêjî ev xwepêşandan berew kû derê wê herin yanî baweriyatê çi ye li ser rewşa nihaya ku di Îranê de dibe? Rastî min pê wa ke ew şorişeyke nêzûk bi stê manga li Îranê
دوام دکه من پیوه او شورشه تازه راوستانی نیه یعنی تازه عماری اسلامی ناتوانه بگره برو تی مانگی پیشتر که او حکومتی که ابهته که هبود تزانم خوی پیوابو قلعه که نروخا و ناروخی تینم بویا من پیوه او شورشانه رنگ ماوی که کمتر سستر به یا مثلا اونده آکتی نبه اما خلقی ایران به گشتی خلقی کردستان، بلوچستان، آذربایجان، اهواز اوانه لو حکومتا ماندو بون ادی آینده خویان لو حکومتا دا نابینن دکره به ضربی سرنیزه تزانم به فشار به کشتن به گرتن بتوانه تا ماوی که کرتیش به خلق بیدنگ بکه بلام من پیوه او شورشه بر دوام دبه بلام ادی تنگ او شورشه به یک جاری سردکوی من ناتوانم تاریخی که ریکوتک بلم اما من پیوه شورشه که بر دوام دبه تا سرکتن روخاندنی او رژیمه بله چالاکوانی سیاسی سلیمان کلش جدا دانمارک راستا خوب مره بو از قال کی سپاسیادت کمو برنامه مجی دولمند کر به سورانی و کرمانجیات کل وکی من جی چاوا دقال تعاخفت قال کی سپاس که سلیمان وتجي بله اول دولمندیه که هیوادارم ام بکارم به حمود زاروی که اچان ما هو حالی دبن بکارن قصاجی بکن قال سپاس بوتا و هاو سپاس سر صاحبی ده ناو بانگین جبو گرفین برفره ده لسرانسری ایرانی خویای فروشگاه به تایبتی لباجار کردان گرتینه شیروکار دبیجن که او نسیستماتیکن و چینا ناوین جی شیانا وان نینه که لمالی بمینن و بخبتن لدرجه نارضایتیەکانی دژ بە کۆماری ئیسلامی ئێران کە زۆرێک لە چالاکوانان بە شۆڕشی ژینای ناو دێر دەکەن لەسەر داوای حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان و هەروەها ئێرانیش داوا لە خەڵک و خاوەن پیشەکان کراوە بۆ ڕۆژانی 5 و 6 و 7 ئەم مانگە دەست بدەنە مانگرتن کە لە ئەنجامیشدا زۆربەی دوکاندارەکان بە زۆرینە لە شارەکانی کوردستان لەگەڵ بەشێک لە دوکاندارانی شارە گەورەکانی ئێرانیش وەڵامی داواکەیاندایەوە و دوکان و بازاڕەکانیان لە 5 ئەم مانگەوە داخستووە لە کاتێکتا زۆر کەس پێیان وایە ئەم مانگرتنانە هەنگاوێکە بەرەو سیستماتیکردنی ناڕەزایەتیەکان بەڵام هەندێک چاودێری سیاسی پێیان وایە ناڕەزایەتیەکان پرش و بڵاون. کۆماری ئیسلامی مانگرتنی پچڕ بەخۆیەوە دەبینێت بەڵام سیستماتیک نییە. هۆکاری سەرەکی ئەمەژەوەیە کە چینی مامناوەندی ئێران پارەی پێویستیان نییە و مانگرتنی جواتە مانەوە لە ماڵەوە و کار نەکردن. خۆپیشاندانەکانی ئێران کە ئیستا لە مانگی سێهەمی خۆیاندان سەرەڕای سەرکوتکردنی تونند و تیژانە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەڵام تاوەکو ئیستا بەردەوامن و حکوومەت لە ڕێگای سەپاندنی سزای لە سێدارەدان بۆ دەست بەسەربووەکان هەوڵی ترساندن و ڕێگریکردن لە بەردەوامیان دەدا لە هەنگاوێکی لە ناکاویشدا سەرەتای ئەم هەفتەیە لەسەر زاری محەممەد جعفەر منتەزەری داواکاری گشتی ئێران بڵاو کرایەوە کە پۆلیسی ئاکاری ئێران هەڵوەشێنراوەتەوە بەڵام وڵاتانی ڕۆژاوا و چالاکوانانی ئێرانی ڕەتی دەکەنەوە ئێران بە شێوەیەکی ڕاستەقینە پۆلیسی ئاکاری هەڵوەشان دەبێتەوە و جەخلەوەش دەکەنەوە هیچ گۆڕانکاریەک بەسەر مافی ژناندا نەهاتووە هەرچەندە هەندێک پێیان وایە ڕەنگە حکوومەت وەک استراتژیەک ئەو کارە بکە بۆ هێورکردنەوەی دۆخەکە. من باوەڕم و ئاسپای پاسداران پاڵەرێکی زۆر بەهێزی هەیە بۆ ئەوەی پۆلیسی ئاکار بکاتە قوربانی چونکە دەیانەوێت بەو شێوەیە کۆنتترۆڵی چینی مامناوەندی بگرنە دەست هەروەها بیر لە کاتی دوای نەمانی خامنەیی دەکەنەوە و ئەوان تەماعی سیاسیان هەیە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ تاوەکو ئیستا لانی کەم 470 کەس لە خۆپیشاندانەکاندا کوژراون و زیاتر لە 18,000 کەسیش دەست بەسەر کراون. تووڕی مافەکانی مرۆڤی کوردستان دەڵێ 115 کەس لە کوژراوەکان کوردن کە لەو 115 کەسەش 12یان منداڵن. بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە.
لەگەڵمان بن. بە پێی هەواڵێکی دوێنێی ڕۆیتەرس کاربەدەستانی ئەمریکی هۆشداریان بە هەردوو پارتی سەرەکەی هەرێمی کوردستانیان داوا کە دەبێ ناکۆکەکانیان چارەسەر بکەن، بەڵام تا دوێنێش جێگری سەرۆکوەزیرانی هەرێم قوبات تاڵەبانی کە لای یەکێتیە بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیریانی کرد و ئامادەی کۆبوونەوەکان نەبوو. ئەم کێشانە چین بە چی گەشتن و چۆن چارەسەر دەکرن؟ پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵماندایە. دڵشاد حەزم دەکرد پێشتر باسی هەواڵی ڕۆیتەرس بکەم کە تۆ پێمان بڵێ چی تایە و ئەو کێشانە کە ڕۆیتەرس دەیەوێت چارەسەر بکەن، یعنی ئەمریکیەکان دەوێت چارەسەر بکەن چین؟ دەخیل دیارە خۆتان ئاگدارن کە ماوەیەکە ناکۆکی نێوان یەکێتی و پارتی گەیشتووەتە قۆناغێکی بە تەواوەتی هەستیار و خەریکە دابڕان و جۆرێک لە پەرتەوازایی لە نێو هەرێمی کوردستانە دروستەکە. دیارە بە پێی هەواڵەکەی ڕۆیتەرز ئەمریکیەکان نیگەرانن لەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئاگوزەریەوە هۆشداری یاخود نیگەرانیەکانیان گەیاندۆتە یەکێتی و پارتی و پێیان ڕاگەیاندون ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئاگوزەریە نە لە بەرژەوەندی ئێوەیە و نە لە بەرژەوەندی کۆمەلگای نێودەوڵەتیە کە هەرێمێکی سەقامگیری ئارامیانەوێ. بۆیە یەکێتی و پارتیان لەمە ئاگدار کردوێتەوە و بەپێی ئەو سەرچاوەی کە قسەی بۆ ڕۆیتەرس کردووە باس لەوە کە ئەگەر بەم دوایانە نێرچیروان بارزانی سەرۆکی هەرێم نەبایە ڕەنگە ناکۆکی نێوان یەکێتی و پارتی بگەیاتە ئاستێکی قۆناغێکی مەترسیدار، ڕەنگە لەمەدا ڕۆیتەرز مەبەستی ئەو سەردانەی ئەم دوایەی باڤڵ تاڵەبانی بێ بە هاوکاری سەرۆکی دەستگای دژەتیرۆری سلێمانی بۆ هەولێر کە خەریک بۆ ئاڵۆزی ڕوو بدات، بەڵام سەرۆکی هەرێم لە نێوان هەردوو لادا نێوانگیری کرد. بۆیە لە ئێستادا نێوان یەکێتی و پارتی گەیشتوۆتە ئاستێکی تەواو هەستیار و ئاڵۆز، ئەگەرچی لەگەڵ تەشکیلکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەکرێ بڵێن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەر پێکەوە با بڵین نەگونجاون، بەڵام ئەم پێکەوە نەگونجانە لە ئێستادا گەیشتوۆتە ئاستیەوەی کە یەکێتی و پارتی بە ئاشکرا ڕەخنە لە یەکتریەگرن و قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە. بەڵێ دڵشاد دەزانین ئاڵۆزیەکان و کێشەکان لە نێوان ئەم دوو لایەنە سیاسیدا دەمێکە و کۆنە و مێژوویە، بەڵام ماوەی کە هەندێک ڕاگەیاندنی هەردوو لا دەبیستن بە تایبەت لەسەر مەسەلەی داهات و دابەشکردنی داهات و ناعەدالەتی لە هەرێمەکان و شارەکان و ئەو شتانە. بێجگە لەوەش دەبینین بۆ نمونە سەرۆکی یەکێتی ئەم ماوەیە زۆر بەتوندی زمانی زۆر توندە بەرامبەر بە پارتی، یعنی ئەمە وەکو بڵین کاکڵی کێشەکانە؟ دەخیل ناوەڕۆکی کێشەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە نێوان یەکێتی و پارتیە گفتوگۆ کراوە لەسەر ئەوەی کە بەشێکی زۆری موچە لە پارەی نەوت بدرێ و پرۆژە لە داهاتی ناوچەکان خۆیان ئەنجام بدرێ، بەڵام یەکێتی پێیان وایە کە داهاتی سلێمانی بەشی پرۆژە و خزمەتگوزاریەکان ناکا و حکوومەت لە داهاتی سلێمانی باڵێن داعمی سلێمانی ناکا بۆی پرۆژە خزمەتگوزاریەکان ئەنجام بدا و یەکێتی پێی وایە کە ئەوەی ئێستا لە سلێمانی ئاگوزاریە گەمارەی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە سلێمانی، بەڵام پارتی ئەڵێن داهات دیار نامێنێ. ئەمە بەشێکە لە کێشەکان. بەشێکی تر لە کێشەکان لەسەر مەوزوعی دەستگا ئەمنیەکانە. لە دوای کێشەکانی هەشتی تەموزی ساڵی ڕابردووەوە نێوان یەکێتی و پارتیش ئاڵۆز بوو، بە تایبەت دوای ئەوەی کە پارتی هەندێک لە بەرپرسی ئەمنی یەکێتی گرتە خۆی. یەکێتی پێی وایە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان پلانی پارتیە بۆ لاوازکردنی دەستگا ئەمنیەکانی یەکێتی. و بەشێکی تری کێشەکان لەسەر مەوزوعی غازی کۆرومۆرە کە یەکێتی ئامادە نییە غازی کۆرومۆر ڕادستی هەولێر بکاوە. پێی وایە ئەو غازە ئەبێت بە شێوەیەک ڕێکەوتنی لەسەر بکرێکە حکوومەتی عراقی ڕازی بێت و داهاتەکەی با بڵین یەکسان دابش بکرێ. بۆیە کۆمەڵە کێشە هەیە لە نێوان یەکێتی و پارتیە کە تاکو ئێستا بە هەڵواسراوی ماونێتەوە و کەڵەکەبوونی کێشەکان ویان کردووە کە بە تەواوەتی کێشەکان ئاڵۆزتر بن و چارەسەرەکانیش قورستر بن. دڵشاد ئاماژەیەک هەیە کە ناوبژیوانی بکرێ بۆ نمونە ئەمریکیەکان ناوبژیوانی بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان یان نا؟ ببورن داخل دیارە بە بەردەوامی پلاسخار نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عراق نێوانگیریەکە، بە بەردەوامی وەفدی قونسڵخانە و باڵۆزخانەکان سەردانی یەکێتی و پارتیەکە و داوای گفتوگۆ و چارەسەرکردنی کێشەکانیان لێەکە و بە بەردەوامی نێوانگیری هەیە، بەڵام کێشەکەوەیە تاکو ئێستا درزی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی گەیشتووەتە ئاستێک کە چارەسەرکردنی قورس بووە.
بە تایبەتی هەردوو لا یەکتری بە تۆمەتی قورس تۆمەتبارەکەن، یەکتری بە کوشتن، یەکتری بە هەوڵدان بۆ تەسفیەکردنی لایەنگرانی یەکتری بۆ کێشەکان بە شێوەیەک ئاڵۆز بوون کە ئەکرێ بڵێن هەوڵی نێردە دیبلۆماسیەکانیش تاکو ئێستا ئەنجامێکی ئەوتۆیان نەبووە، ئەگەرچی پارتی دیموکراتی کوردستان ئاماژە بەوە کاکە دەیانەوێت لاپەڕەیەکی نوێ هەڵبدەنەوە. دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵمان بوو، زۆر سوپاس کاکە دڵشاد. زۆر سوپاس. لە پەرستگەها لەش ئۆڵدەرین ئێزدی کۆم بکۆم قەستا بەخچێن پەرستگەهێ دکن داکۆ زەیتونان بچنن وان ئەمبار بکن تا مەها نیسانێ داکۆ زەیتاوان ji بۆ چرایên پەرستگەهێ بکاربînin û welatî jî alîkariya wan dikin. Pemnêrê Melmosilê raportek amade kiriye. Cinîna zeytûnaya li daristana Şêxadî ev kese bê beramber hatîne zeytûnan çinin û meha çar dêkene zeyt ji bo çirayên pirzgeha Lalişa Noranî. Çi qendîleke girana ونازل بايش عزمه يالا قول سبق دبرکاری خوراد بیجن داکو هست بماندیبونه نکن زیتون تینه چنینو بطرمبیلان بارد کن جبو جهه که تایبت لوی جهی دهنه انبار کرن تایبت خلمتا کرنا زیتونا و گوشتنا زیتونا جبرکو برهمه وی خلمته دچتا دبواره کی گله کی پیروز دا او جهل کرنا چرایان خاصو چاکو قلندرو خود ناس نزدیاتی لالشان نورانی هر سال گندت ازدیا جل برقبو مزرگهاتنا وی خستن اف خدمات وک فلسفه گله کی پیروز دناوا دیروکا اولا ازدیاتی دت تناسین زیدتری 10 گروپین خلمتکاران هاتینه جبو کار چنینا زیتونا هر گروپک جه دورکا ازدیان هاتیه و جوازی ناهیت دیتن دناف برا پیر و گنج و کسان روشنبیر یام پلدار جبرکو همو بجلو برگین خلمتکارانه. توكي من مثلا از مهندسم استمافي خدمتي بنفسي جلك ونفسي طريقه وكي ايك ام حمو وكي ايك تينا في خدمتي فرق جدينا بيناماننا تشي كشك بتشي زلام بتشي شهاده بتشي زنگي بتفرق نينا ام حمو وكي ايك ام تينا في خدمتي بو خدمت الشيخ هادي تشينينا زيتون الشيخ هادي هاري ولا بخير انا في خديا تعوا ما باولا ام جاوید خود داری خنش خدانه خور ام نتوش مانه هشیش مستری ویش کستو هشی دستش کستل وان دارا ور بو ام گلا که درادینش خودی خدانه خو وان شخصا ما را خودی وافس بو حقیقتنا به خدمت خودی خدمت هم قبول بکا. هر سال وکو وان روزان دست بچنینا زیتونان لپرزگه لالش ده تکرنو ده آین ازدیان دا افکاره گلکیه پیروزه جبرکو جبو شیخادی او زیتونان چنن داکو بکنه زیت جبو چراین لالشا نورانی کاو عمردنگ امریکا پرزدگها لالش به سدان پاپانویل آنکو سانتا دریایک سور بر ناو باجروککی آلمانیا دمکی دا کو پیشبرکا خوشیه یا سالانه دیگه ناو باجروک میکندورف هر کسی کو جلو برگن پاپانویل لخوا کریه دکاره بشتاریا و پیشبرکی بکه و گوری اشاره‌داری خواجهی افجار چاردانه کو پیشبرکت کرن وکی کو هر دم به بنای ادوانت یا دویم داده به پیشبرک جبر پاندمیا کرونای راوستیا بو و ای سال نزدیکی 900 بشتر جبو جنوب دسپیکرنا شاهیان آماده بون دسپیک و داویا پیشبرک هر دوجی لناوندا مکندورفینه و پاپا نویل چوکلاتا لهر کسی بلاو دکه
صالح حرتش دمي خدا خوش زستانتي رسالتي وكي قلتي بابا نويليان سنت جي لجيهاني جي لحمو جيهاني جي درد كفن ام دبينين فاروجا لكاري واني سركه هلبت مزانين ديارين جبو زارو كان بهرحال لي تشتسر ساكي شده ما بحثنا كر ايرو هلبت ما دمي تايبت بورزش نبو او جي تيمي مغربي سرکفتنا وان تشکی بالکش بو تشتکی کد نه دهات پیشکی بیرین کرش بر یاری آوان باش بوله وکولاجیکا او خوله هنکی او بو یعنی بالکش بو قال کی حتی برنامه الصباحية كنت كونكشن هر شاد وبختبر منه خدا حافظ بمين عندنا في خير وخوشيه